ئەشکەوتی کونەبا. یەکێکە لە دیارترین و سەرنجڕاکێشترین ئەشکەوتەکانی چیاکانی هەرێمی کوردستان عێراق کە دەکەوێتە بناری شاخی گوڵان لە قەزای دەربەندیخان. بەپێی لێکۆڵینەوە زانستیە جیۆلۆجیەکان تەمەنی دروستبوونی ئەشکەوتەکە دەگەڕێتەوە بۆ ملیۆنان ساڵ لەمەوبەر کە لە هەناوی شاخەکەدا هەڵکەوتووە. ئەو تایبەتمەندیەی ئەشکەوتی کونەبا لە ئەشکەوتەکانی دیکە جیا دەکاتەوە ئەوەیە کە ئەم ئەشکەوتە سەرەتا بە دەواازەیەکی بچووک دەست پێ دەکات کە درێژیەکەی زیاترە لە 6 مەتر و بەرزیەکەشی 1 مەتر دەبێت. و پاشان ئەشکەوتەکە فراوان دەبێت و دابەش دەبێت بەسەر دوو ڕێڕەودا بە ئاراستەی باکوور و باشوور. ڕێڕەوی باکوور درێژترە کە ئەویش چەند ڕێڕەوێکی لێ دەبێتەوە. ئەم ئەشکەوتە پێکاتەیەکی سروشتیە و پێکاتەی ناوەوەی بەرد، قسڵ، کلس و خۆڵە. بەهۆی بوونی ڕادەی بەرزی شێو ئاو پێکاتەیەکی بەردی کلسینی ڕۆپۆشی جۆری ئەسکەلەتایت و مەگناتایت ڕۆپۆشی ناوەوەی ئەشکەوتەکەی کردووە بە چینێکی کانزایی درەوشاوی ناوازە. ئەوەی بووەتە جێی سەرنج بەردەوام بایەکی بەهێز لە دەواازەی ئەشکەوتەکە دێتە دەرەوە کە هەر ئەمەش هۆکاری ناونانی ئەشکەوتەکەیە و بەڵگەشە لەسەر ئەوەی ئەم ئەشکەوتە دەرچەیەکی دیکەی هەیە بەڵام تا ئێستا نەدۆزراوەتەوە. وەک باز دەکرێت ئەشکەوتەکە لە سەرەتای ساڵانی 1930 دۆزراوەتەوە. دواتر لەلایەن تیمێکی شارەزاوە ڕووپێوی کراوە و درێژی ئەشکەوتەکە 767 مەترە کە بەهۆی ناڕێکی زەوی نێو ئەشکەوتەکە ڕۆشتن تێیدا ئاسان نییە. هەروەها ئەشکەوتەکە بەهۆی هەڵکەوتە و سروشتی ناوچەکەیەوە بووەتە شوێنێک بەردەوام گەشتیاران و شاخەوانان بە گروپ سەردانی دەکەن. تیمی ئاژانسی ئەنادۆڵ و بەیاوەری ڕێبەرێکی شاخەوانی سەردانی ئەشکەوتەکەی کردو دیمەنە ناوازەکانی ناوەوەی ئەشکەوتەکەی وێنەگرت. هەروەها سەبارەت بە ئەشکەوتەکە و پێکاتەی ناوەوەی ئاژانسی ئەنادۆڵ و دیمانەیەکی لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر دیاری عەلی محەممەد ئەمین لە زانکۆی سلێمانی ئەنجامدا. پرۆفیسۆر دکتۆر دیاری عەلی محەممەد ئەمین ڕایگەیاند ئەشکەوتی کونەبا لە چیای گوڵان کە دەکەوێتە باشووری شارۆچکەی دەربەندیخان نزیکەی 600 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. لە ساڵی 2007 تیمێکی ئەڵمانی لەگەڵ شوێنەواری شاری سلێمانی لێکۆڵینەوەیان لەسەر ئەشکەوتەکانی هەرێمی کوردستان کردووە. یەکێک لەو ئەشکەوتانە ئەشکەوتی کونەبایە کە نەخشەیەکیان بۆ کێشاوە و درێژیەکەی دیاری کراوە کە بە نزیکەی 767 مەترە. پرۆفیسۆر دکتۆر دیاری لەبارەی پێکاتەی جیۆلۆجی ئەشکەوتەکە ڕایگەیاند وەک پێکاتەی جیۆلۆجی لەسەر پێکاتەی پیلانسپی. ئەم پێکاتەیە بەردی لامیستۆنە کە تەمەنی بەردەکە 35 بۆ 40 ملیۆن ساڵە. تەمەنی ئەشکەوتەکە جیاوازە. ئەم ئەشکەوتە لە دوای دروستبوونی پێکاتە جیۆلۆجیەکەی بەهۆی ئەوەی کە بارانی ترش دەبارێت کە ترشیەکەی 5.5 و لەگەڵ ئەو بەردەی لامیستۆن کارلێک دەکات. ئەمە ژوا دەکات توانەوە ڕووبدات. هەروەها ئاوی ژێرزەویش هۆکارێکە کە ئەم ئاوا دەچڕێتەوە بۆ ناو ئەشکەوتەکە. ئاوێک پێک دەهێنێت کە بە بەردەوامی ئەو بەردانە دەخوا و دەیتوێنێتەوە و ئەو ئەشکەوتانە پێک دەهێنن. پاشان سەر لە نوێ کە باران دەبارێت ئەو تکە بارانی کە دەچۆڕێتەوە ئەو پێکاتە جوانەی ناو ئەشکەوتەکە دروست دەکات بەهۆی ئەوەی کە تێرە بە کاربۆناتی کالیسیۆم. هەروەها پرۆفیسۆر دکتۆر دیاری باسی لە گرنگی ئەشکەوتەکە کرد لە ڕووی زانستی و گەشتیاریەوە و ڕایگەیاند ئەم ئەشکەوتە لە ڕووی زانستیەوە گرنگی زۆری هەیە. زۆر لە توێژینەوە بیانیەکان گرنگیان پێداوە و توێژینەوەیان لەسەر کردووە. یەکێک لەوانە لە گۆڤارێکی نێودەوڵەتیدا بڵاو کراوەتەوە کە تیمێکی ئەمریکی ئەنجامیدا. ئەم ئەشکەوتە لە ڕووی زانستی و گەشتیاریەوە گرنگی تایبەتی خۆی هەیە. بەڵام بەداخەوە لێرە نەبووەتە پرسێکی گەشتیاری. سەبارەت بەو هەوایی لە دەواازەی ئەشکەوتەکە دێتە دەرەوە پرۆفیسۆر دکتۆر دیاری ڕایگەیاند ئەو هەوایی لە ناو ئەشکەوتەکە دێتە دەرەوە گوشاری هەوای گەرم و ساردە کە لە شوێنێکەوە دەرچەیەک هەیە. ناو ئەشکەوتەکە ساردە. لە ئەنجامی ئەو جیاوازی پەستانە هەوایەک دەچێتە دەرەوە. هەوای گەرم شوێنی دەگرێتەوە و هەوای سارد دێتە شوێنی. دەربارەی بوونی دەواازەیەکی دیکەی ئەشکەوتەکە پرۆفیسۆر دکتۆر دیاری ڕایگەیاند ئەمە دەبێت دەرچەیەکی هەبێت بەڵام تا ئێستا ئەو دەرچەیە نەدۆزراوەتەوە. کۆتایی ئەشکەوتەکە نازانی دەواازەیەکی دیکە لەکوێدا هەیە کە ئەو هەوایی لێوە دێتە ژوورەوە.